جەنگێکە بوو ماوەی 12 ڕۆژی خان تا ئێستا توانین بڵین بوو بەڵام نازانی لە دوای ئەمە چی دەبێت جەنگەکە بەردەوام دەبێت یان خۆنایە لە پاش ئەم کاتژمێران لە دوای 12 شەو بە کاتی هەرێمی کوردستان جەنگەکە بە فەرمی کۆتایی پێدێت یان نا بەڵام ئەمەی کە هەیە دەتوانین لە ڕووی وزەیەوە باسی بکەین ئایا ڕۆڵی وزە لە کێشە و ململانی و ئەو گرفتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست دەبن لەکوێدا و چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێەوە ئایا ئەم جەنگی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام بوو هەردوو لا زیانێکی زۆری گیانی و مادیان بەرکەوت چەندێک پەیوەندی بە وزەوە هەبوو هەموو بابەتانە لەگەڵ بەڕێز مامۆستا سەرگەو شەریف مامۆستای زانکۆ باسەکەین کە جەنابێ ڕاستەوخۆ لێرە مامۆستا زۆر بەخێر بووی سوپاس باوەندەبوونی شەنابێت مامۆستا لە جەنگی لەم جۆرەدا دەتوانین بڵین وزە چ ڕۆڵێکی لە دروستبوونی جەنگەکاندا دیاریکرێت مای ئەم چەند ڕۆژی ڕابردوو شڕوویداوە زۆر سوپاس بێگومان قسەکردن لەسەر ئەو ململانێ سیاسی و سەربازی و وەکۆی کایەکانی ترکە ئێستا لە جیهانەوە بە تایبەتیژە ناوچەکەی ئێمە ڕۆیەن وەکو هەر قسەیەکەکەی هەر شۆڤەیەک و شیکارێکی بووەکەی وەکو جوۆرێک لە فاڵگرتنەوەی لێهاتووە لە پڕێکە قەلەبە تاوی لە مێزەکە پێچەوانە هەڵەگەڕێتەوە هەموو شتێک نازانی چونکە ئەم ڕووداوانە بێگومان ئەوەی ئێمە بە ئاشکرا و ئەوەی ئێمە لەسەر شاشەکان وەی ئێمە لەسەر مێزەکانی بینین هەموو کۆی بابەتەکە نیە لە پشتی مێزەکانەوە لە پشتی دەیان دانیشتن و ڕێکەوتنی ژێر بەژێر و دەیان قسە و دەیان تەرح و دەیان شیکاریتر هەیە بۆیە قسەکردن لەسەر ئەم جۆرە بابەتانە بە تەنها ڕەهەندێکی نییە و بەستنەوەی شەڕی ئیسرائیل ئێران بە تەنها ڕەهەندێکەوە کە بۆ نمونە بەشێک لە هەیمەنە لە کۆنتترۆڵکردنی ناوچەکە لێکیان داوەتەوە بەشێکی ترەی بەستنەوە بەوەی مەسەلەی چەشی ئەتۆمە ئەمە بە تەنها کورتکردنەوەی ئەم شەڕا لە چەمکیەکە لە ڕەهەندێکدا بەڕاستی کارێکی دروست و ئەقلانی و زانستی نییە ئێمە جارێ پێش هەموو شت گرنگە لە جیۆپۆلۆتیکی و لە جیۆپۆلۆتیکی پترۆلی ناوچەکە بکۆڵینەوە یاخود وزەی ناوچەکە بکۆڵینەوە ئەگەر دوێنێ مەسلەی نەوت پترۆڵ کاریگەری قوڵ و گەورەی هەبوو بێ لەسەر گرنگی پێدان و لەسەر ئەو حداسانین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕویان داوە ئەتوانین ئەم ڕۆبڵین سوتەمەنیەکی پاکێک کە ویش غازی سروشتی ئەوشی هاتووەتە سەر کە بۆ خۆی ئێرانیچێکە لەسەر ئاستی دنیاە لە یەدەکی غازە سێم دەوڵەتە من ئەتوانم پێناسەی ئەوە بکەم بڵێم سرا و ململانیەکانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە جەنگی جیهانی یەکەمەوە تا ئەم ساتەی کە ئێمە قسەیتیاکەین بریتیە لە جەنگی پەترۆڵ بۆ بریتیە ئێسێش کاتوۆتە سەر بریتیە لە جەنگی وزە حتا ئەگەر عێراق من بە نمونە عێراق بێنمەوە ئەگەر عێراق پترۆڵی نەبووایە ئەگەر ئێران پترۆڵی نەبووایە زۆر زەحمەت بوو بۆ نمونە بەریتانیا هەر خۆیان ئێستا هەموو دۆکمنتەکان کە بڵاو بۆتەوە لە جەنگی جیهان یەکەمی جیهانی شاو هەم عێراق هەم ئێرانیش داگیر بکرایە حتا و خودی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی جیۆپۆلۆتیکیەوە لە 1970 فەرماندەی دەریاوانی ئەمریکا ئەلفرید ماهان قسە بە ناوبانگەکەی هەیە ئەڵێ گرنگترین بەشی گۆی زەوی بریتیە لە ڕووی جیۆپۆلۆتیکی و بریتیە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەر دواتر بۆ خۆی بەریتانیەکان کە ئەو کاتە زلێزی ناوچەکە بوونە لە هەر شوێنێک لە هەر ناوچەیەک کاتی کە سەیریان کردو بۆ لایانی سیاسی و سەربازی گرنگ بووە دیوی دووەم کە لە پشتی ئەم گرنگی پێدانە و مەسلەی پەترۆڵ بووە و هەر بۆ خۆی هەڵوەشانەوە یاخود فێڵکردن لە فەڕەنسیەکان لە ڕێکەوتن نامەی سایکس بیکۆی ساڵی 16 کە دواتر ویلایەتی مووسڵ وردە لە ئەنجامی کنە و پشکنین و گەڕان دەرەکەوێ کە ویلایەتی مووسڵ یەکێک لە ناوچە دەوڵەمەنەکانی بۆ نمونە دنیا لە بواری یەدەکی پترۆڵە و یەکەم ناوچێشکە لە عێراقا مەسەری پترۆڵی لێ دەرهاتووە بڵێن چاڵی بابە گوڕگویان حەقلی بابە گوڕگور لە 1920 کە ئەو کاتە بەشێک بوو لە ویلایەتی مووسڵ وزا و بە تایبەتی پترۆڵ کاریگەری گەورەی هەیە لەسەر ناوچەکەی ئێمە و ئێستێشی لە گەڵابێ بە دیوێک لە دیوەکان یاخود بەشێک لەو سکراعی کە لە نێوان مەدی شیعی یاخود ڕۆژئاوا کە ئیسرائیل سەر نمایندەیانەکە لە ناوچەکەیە پەیوەندی بەلایانی پترۆڵیەوە هەیە بۆ بەتایبەتیش پەیوەندی بەلایانی وزەوەیە و خاڵێکی گرنگتر لەم بابەتێژم خودی مەسەلەی ڕێگای گەشەیە و جارێکی تری بەسین و بەلایەنە ئابوووریەکەیەوە ئایا ئەم ڕێگای گەشەیە کە ئێستا قەرارە لە ساڵانی ئایندۆ کە دەستی پێکردووە و ئەو هێڵە بازرگانەیە بێ لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە
ئەمریکا بخۆی تموحێکیە بەکوێ بڕە ئیسرائیل تموحێکیە ئێران تموحێکیە ئایا ئەم شەڕە کە بە ئەمە بۆ تەواوکەم ئایا ئەم شەڕە ئەمەی کە ئێستا ئیسرائیل بەشێکی پەیوەندی بە ڕێگای گەشەوە هەیە کە مەسلەی بازرگانی و بە تایبەتیش تیجارەتی پەترۆڵ و وزە بۆ خۆی بەشێکە لە ئاو کێشەکە. دکتۆر واتە چۆن ئەمەی کە ئێستا لە نێوان ئیسرائیل و ئێراندا ڕوودا بەشێکە لەو بابەتی وزە و ڕێگی گەشە پێدان. دکتۆر بابەت ببوورە مامۆستا بابەتەکە لە ئێمەوە دەرناکەی لە ئێمە تەنها پێمان وایە جەنگێکی سەربازی کۆمەڵێک بابەت هێت و کۆمەڵێک گرژی مێژووی هەیە و تا ئێرە هاتووە و ئێستا جەنگێکی گەیاندەوە تا ئێرەکە ماوەی 12 ڕۆژ بەردەوام بوون لە هێرشکردنە سەر یەکتر و بەڕاستی زیانێکی مادی و ئابووری و معنەویشیان لە خۆیان داوە. خۆی خاڵێکی گرنگەیە مابێ ڕەچاوی بگرین خودی تایبەتمەندیە لە دەوڵەتی ئێران و دەوڵەتی ئیسرائیلیشە. تۆ ئەگەر بچی سەیری مێژووی دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل بکەی قۆناغەکانی گەشەکردنی تا بەم ڕۆگە یعنی ئەو دەوڵەتەی کە ئیسرائیل ئێستا دروستی کردووە زۆر بە زەحمەت دروست بووە لە ئایاری 1940 کە دەوڵەتی ئیسرائیل دروستە بێ حتا ئەتوانین بڵێین لە چی شەڕەکانی 48 56 67 73 دواتر تەوەغولی بۆ ناو خاکی لوبنان لە 79 لە 82 لە 85 و لێدان لە باشووری لوبنان لە مەسلەی داگیرکردنی جۆلان و لە مەسلەی داگیرکردنی سینای مسر یعنی ئەم شەڕا وەکو میزەڵانی وا بوو زەختی لەسەر بوو هەرە بۆیە بتەقایە لە ساڵی 1970 کە کۆماری ئیسلامی ئێران یاخۆ شۆڕشی گەلانی ئێرانەوەی ناوێنن دروست بووە و کە هێرش کرا سەر باڵۆزخانەی ئەمریکا لە تاران و کۆمەڵە دیبلۆماتکاری لێگیرا تا ئەم ساتەی من و تۆ قسەی تیاکەین پەیوەندی سراعی گەرم سارد و ململانێکی تون لە نێوان هەم ئەم ڕژێمەی کە لە ئێران حکومەکەم خودی حکومەتەکانی ئەمریکاش بۆ نمونە من نمونەیەکە بۆ باسکەم بە درێژایی شەڕی 8 ساڵەی عێراق و ئێران دەوڵەتی ئەمریکا بە ئاشکرا لە پشتی ئێران بوو یەک جارێ بەهێزی سەربازی تەدەخولی کرد ئەویش مەسلەی هەڕەشەی داخستنی گەروی هورموز بوو لەلایەن ئێرانیەکانەوە لە 86 واتە تۆ ئەگەر تەماشای بکەیت بەس گەروی هورموز کە ئێران سەیطەرێ بەسەرا هەیە نزیکەی 20 لە سەتی کۆی بازرگانی گیان نزیکەی ڕۆژانە 20 ملیۆن بەرمیل نەوتی وڵاتانی کەنداوی لێوە هاورداکرێ ئەگەر یارمەتیم بی خاڵێکی تر ئەوەیە کە دەوڵەتی ئێران خاوەنی نەوت و غازێکی زۆرە وەزایدەن ئیسرائیلەکان بۆ ئەوەی ئەم سراعە یاخود ڕۆژئاوە ئەوەی پێڵن بە ئیسرائیلەکەین بۆ ئەوەی ئێران نەتوانێت سوود لەم غازە ببینێ و سوود لەم نەوتە ببینێ ئێسش کە بە قاچاق نزیکەی ملیۆنێکەوە بەرمی لە فرۆشیە ئەم داهاتە بێتە دەست ئێرانەوە ئێران زیاتر خۆی بەهێزەکە ئەو بە تایبەتی بەشێکی وزە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە دروستبوونی ئەو جەنگی کە لە نێوان ئیسرائیل و ئێراندا هەبووە لە ماوەیەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەڵام چۆن مامۆستا بەڵێ ئەم جەنگەی کە دروست بووە وەکوتم ڕەهەندێکی نییە مەسلەی وزە ڕەهەندێکی گرنگێتی بۆ نمونە مەسلەی ئەگەر بگەڕێنە ئیسرائیل چی دەویست مامۆستا چی لە ئێران دەویست لە چوارچەی بابەتی وزە داوا هێرشی کردە سەری باشە ئیسرائیل چی لەو ئێران دەیە بۆ نمونە جەنابتان نەزانن ئێران مەدی شیعی کە لە سەنعای یەمەن و درێژە بێتەوە تاکو حزب الله ینی هێڵێکی بڵێن مانگی یاخود هیلالیەکی کە دروست بووە ئەگەر تەماشا بکەی ڕێڕەوێکی ئاوی گرنگێ دەریای سوور بە نۆکەندی سوێسە بەشێکی گەورەی باخیرەکان کە نەوت و غاز و وزای گوێزنەوە بە دەریای سوورە ئاڕۆن ئەم دەریایە لە ژێر حەڕەشە و چەندین وە ساڵی زیاترە لە ژێر حەڕەشەی چیایە لە ژێر حەڕەشەی ئەو ساروخە بالیستیانەیە کە حوسیەکان لە بابلمەندە بە جۆرێک لە ژۆرەکان کۆنتترۆڵیان بەسەریا هەیە و ئەمریکا و ئیسرائیلەکان پێیان وایە ئەگەر ئەم باخیرانە کە بەشێکی کە سوتەمەنی و مەسلەی بابەتی وزە و غاز و نەوتە گوێزنەوە ئەم توانە لۆجیستیانەی حوسیەکان هی خۆیان هی ئێرانیەکانن و لە لایەکی تریشەوە ئەگەر بێت و من کە ئەزانم ئەم دوو پەلەی بۆ نمونە ئێران ئەگەر دوو پەلی هەبوو بێ پەلێکی حزب الله بوو بێ و پەلێکیشی حوسیەکان بوو بێ ئیسرائیل دەڵێ بۆ من بێم لە دڵی پەیکەرەکە خۆی نێم بۆ بێم پەلەکانی ببڕمەوە کە لە دڵی پەیکەرەکەمدا ئەو کاتە من چیەکەم ئەو کاتە پەلەکان خۆیان وشکەکەن و لە ناوەچن لە باکوورەوە تا ڕادەیەک توانی ئەمە بکە تا ڕادەیەک توانی تحجیمی حزب الله کردووە و ڕژێمی سووریا لە ناوچووە و حەماس بە شێوێک لە شۆیەکان ئەو کۆنتترۆڵە و غەزە بۆ خۆی ناوچەیەکی گرنگجی پۆلۆتیشیە بە شێوێک لە شێوەکان ئەمەی کردووە ئەڵێ ئەگەر بێت و من بتوانم
ئەم جگە لە بوعدی سیاسی بوعدی سەربازی مەسلەی سراعاتی ئاینی مەسلەی هەیمەنی کۆنتترۆلکردن دوورخستنەوەی هەڕەشەکان واتە فرە ڕەهەندە شەڕەکە بەڵام موزەیش بۆ خۆی ڕەهەندێکی گرنگە لەم شەڕەیە چی ئەوەی ئایا ئێران بە قاچاق فرۆشتنی ئەم نەوتە کە بەشێکی زۆری داوە بەسین وەچی مەسلەی غازەکە و ئێستا شەڕێکی تر هەیە مەسلەی شەڕی چییە مەسلەی ئەوەی شەڕی ئۆکرانیا و رووسایە کە بڵێن ئەتوانین ئەوروپا احتیمادی گەورەی لەسەر غازی سروشتی رووسایە و ئەوروپیەکان لە برینەوت بۆ سوتەمەنی ئەو زەپاکە بەکارەێنن ئێستا ئایا بەدوای بەدیلە ئەگەڕێن و ئایا بەدیلی ئەمە چییە ئەمە یەک دوو مەسلەی وزە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئەیانوێ لە ڕووی سیاسیەوە کە لە ئێران درا هەریژ نەمە تۆزە لێی دوورخەنەوە ئایا ئەتوانن تەنەزول بە ئێران بکەن بەیانی ئەم غازە سروشتەی کە هەیەی ئایا ئەتوانن وای لێ بکەن بە جۆرێک لە جۆرەکان بیکاتە خزمەتی وڵاتانی ئەوروپاوە بە تەنەزولکردن لە چی وەکو یاری دامە وایە من داشێکەیم بە تۆ داشێک و لێ وەرەگرم ئایا ئەگەر ئێران تەنەزولکە لە بەرنامە ئەتۆمیەکەی ئایا بەیانی ڕێگایدەن ئەم موزەیە بنێرێت دەرەوە سەرچاوی داهاتی گرنگی من لە قسەکانی تۆ تێگەیشتم ئیسرائیل و ئەمریکا نایانەوێت لە ڕووی وزەیەوە ئێران پێشکەوێت لەبەرەوەی پێیان وایە ئەو داهاتی کە لە ڕووی وزەوە دەستی دەکەوێت بۆ ناوخۆی وڵاتەکە سەرفی ناکات بگرە خزمەتی گروپە پرۆکسەکانی پێکات بۆ ئەوەی کە لە دواتردا و هیلالی شەعی کە خۆی باسی دەکات دروستی بکات بەڵێ دەوڵەتی ئێران یعنی احتیمادی گەورەی ئەوەی کە من لە تۆ تێگەیشتم بەڵێ احتیمادی گەورەی داهاتەکەی لەسەر چییە اینجا کۆمەڵە تایبەتمەندی ژێ ئێران بەتەنها بریتی نیە لە وڵاتی ئێران بریتە لە کیشوەرێک بەس ڕووبەرەکەی ملیۆنێک و 642 کیلۆمەترە باشە کەواتە ئەگەر وڵاتێک ئەمە پانتایی ڕووبەرەکەی بێت وزەیەکی زۆر باشیشی هەیە و هێز و دەسەڵاتێکی زۆر بەڕاستیش کە لە وڵاتانی کە زۆر باش سەرباری ئەو مقیرانانە هەی بووە وەستاوە لەسەر پێ کەواتە چۆن دەتوانێت بەر بە وڵاتە بگیرێت و بەر لەو وزەیە بگیرێت کە دەیفرۆشت و داهاتەکەی بۆ دەکات هێوی خان من یەکەم ڕۆژی شەڕەکەی لە شەڕەکە پۆستێکم کردووە هیچ ئامادەکاریەک نییە ئەم نیزامی ئەم سوڵتەی لەسەر ئێران بڕۆخێ کۆمەڵی خاڵێ بە کورتی بۆ باسەکەم یەکەم ئیسرائیل ناوێ لە ناوچەکەیە هیچ وڵاتێک چەکی ئەتۆمی هەبێ مەترسی لەسەر بەرژەوەندی ئاسایش نیشتیمانی دروستکە هەر بۆ نمونە ساڵ 1970 دەنگۆی لە گەرمی شەڕی ئێران عێراقیە دەنگۆیەکە بوو کە ڕژێمی عێراق چەکی ئەتۆمی هەیە لە 1970 چوو بە کۆمەڵی فڕۆکە لێدا و تەواوی کرد لە 1970 لەم ساڵانەی دوایە 2007 جارێکی تر چوو هێرشی کردە سەر کۆمەڵێک دامەزراوەی سووریا لەسەر چەکی ئەتۆمی هەیە ئیسرائیلەکان لە 1975 کە لە باشووری لوبنان کشاونەتەوە بە جۆرێک لە جۆرەکان وەکو جۆرێک لە ڕاگیرانیان بۆ لە ناوچەکەیە تۆ ئەزانی ئیسرائیل ناتوانێت هیچ ئاڵوگۆڕێکی بازرگانی بە شێوەیەکی ئەلەنی ئاڵوگۆڕێکی فەرەنجی ئاڵوگۆڕی ڕۆشنبیری زانیاری چی لەگەڵ وڵاتانی ڕۆژهڵاتی هەمووی قەتیس و داخراوە بەڕوویە ئەمە جۆرێک لە جۆرەکان ئیسرائیلی قەتیس کردبوو لە ناو جوگرافیایە کە ئەم جوگرافیایە چیتر ڕەنگە تەحملی ئەوەی نەکردایە بەردەوام بێ یەک دوو لە ئیسرائیل گروپە متەتەڕیفەکان گروپە ڕاسیزمەکان زۆر وتاریان یعنی زیاتر باڵەدەسە بەسەر بۆ نمونە لیبراڵەکانە تۆ تەماشاکە لە نزیکەی 10 ملیۆن دانیشتوانی ئیسرائیل ئەوەی کە دژی شەڕی غەزە وەساوەتەوە چەند سەد کەسێکە ئەوەی کە دژی شەڕی ئێران وەستاوەتەوە دوێنێ ئێران داوای لێبوردنتان لێگەن پێرێمزارەیان کرد هەموو 1000 کەسێکە کەواتە ئەمە دوو خاڵی سێیەم ئیسرائیلەکان ئەیانەوەی بە هەر شێوەیەک بووە جگەلەوەی ئاسایشتی نیشتیمانی خۆیان لە ناوچەکەیە دابینکەن و ئاسایشی وزەیش دابینکەن تۆ ئەزانی ڕێگای گەشە ئەوەی کە ئیسرائیل لە خەیاڵی خۆی دایناوە لە بەندەری عەقەبەوە بیبا بۆ سەر دەریای ناوەڕاست و یەکێک لە هۆکارەکانی داگیرکردنی غەزەش پەیوەندی بۆ ڕێڕەوەی هەیە ئەوێت چاڵێکی ئاوی قوڵ هەڵکەنێ لەسەر دەریای ناوەڕاست و بۆ سەر بەندەری عەقەبە لەوێوە بەشێک لە ڕێگای گەشە لەوێەوە بڕوە و ڕێگای گەشە بەتەنها بازرگانی بەتەنها بریتی نییە لە کەلوپەل و خۆراک و کاڵە بەڵکو بۆ خۆی سەرچاوی وزایتر لە غازی سروشتیە لە نەوتە لە مشتەقاتی نەوتە لە کۆی بابەتەکانە کە ئاڵ و گۆڕەکرێت لە ڕێی ناقیلاتی گواستنەوەی وزەوە بۆ خۆی بەشێکە لە پرۆسەکە و منەمەوێ خاڵێکی گرنگترێ باسی کە مەگەر کاتما بێ مامۆستا زۆر بە کوردی بۆتان باسەکەم من گرنگە ئاماژەوە بۆ بکەین هیچ ئەم شەڕە و ئەمە جەنگیشە شەڕیش نەبووە چونکە جەنگ لە شەڕ گەورەترە ئەم جەنگە کۆمەڵی پەیام بووە بە یەکتری دراوە و هەم من قەنەعەتی کولیم وایە ئەمە ئەوەستێ
و بەڵام هیچ ڕێکەوتنیشی کۆنکرێتی ناکرێت لەسەر وەرەقە ئیسرائیل و ئێرانی مزایکن بەس بە شەفەوی ژێربەژێر ئەم جەنگە وەستاوە وەزایدەن ئەمە بە جۆرێک لا هودنا ئاگربەست واتە ئاگربەست بریتە لە ڕێکەوتنی شەفەوی یاخود کۆمەڵی لایەن لە نێوانیانن و ئەو مەقوماتانەی کە ئیسرائیلی پێ دروست بووە ئەو مەقوماتانەی کە ڕژێمی ئێرانی پێ دروست بوو یاخود ئەم نیزامی ئێرانی پێ دروست بووە هیچی موەهەلی ئەوەنە بە ئاسانی بڕۆخێ و من قەنەعەتی کولیشم وایە یاخود بڵێن ئەتوانم بڵم بە ڕادێکی گەورە ئەوەیە گریمانەکردن لەسەر ئەوەی کە بە تەنها چەکی ناوەکی یاخود چەکی ئەتۆمی ئێران خاڵی یاخود هۆکاری سەرەکی لێدانی ئیسرائیل بوو بێ لەلایەن ئێرانەوە یاخود لەلایەن ئەمریکاوە ئەمە بەڕاستی دەقیق نییە چونکە ڕەهەندەکان زۆرن ڕەهەندەکان قوڵن هیوادارم ئەم شەڕەش کۆتایی بێ و لە هەمووی گرنگتر لێرەشەوە هیوادارم ئەو سیناروێی یاخود ئەو زەختەی کە بەشێک لە کاربەدەستانی خۆمان یاخود لە مەسئولینی خۆمان وەکو سیناریۆ وەریانگرتو و ئێران بڕۆخێ و بەغداش بە دوایە بڕۆخێ و دەمارگیری و کە لە ڕقی و ڕێکەوتن نەبێ مۆزەف بێ بە قوربانی هیوادارمش کۆتایی پێبێ. مامۆستاوی من لە قسەکان تێگەشتم وزە دەبێت هۆکاری جەنگ دەبێت هۆکاری ئاشتیش زۆر سپاس بۆ ئەمە دەبوون. سەرچاوان زۆر بەخێر.